گرنگی ئەم دراسەیە کە ئەیکەین لەسەر ئەوەیە کە ئێمە لە سەرەتاوە دید و تێڕوانینمان ڕوانگەمان بۆ ڕوون بێتەوە ئێمە لە ڕوانگەی چیەوە ئەڕوانینە ئومەتەکە و چاودێری ئومەت و کار بەدەستانی ئەمانەی کە لەسەر و باسمان کردن کە باسی دەستور و گوایە دینی دەوڵەت ئیسلام دینی دەوڵەتە یان دینی دەوڵەت ئیسلامە یان ئەو بڕگە مادەی حوتەمی دەستوری کوردستان کە ئەڵێ بنەماکانی شریعەتی ئیسلام جاوە هەر مەهزەلەیەکی زۆر گەورەیە بەڕاستی یعنی کوفرەکەی زۆر گەورەترە وەکوتم لە هەموو شوێنێکی ترکە ئەڵێ ئەم دەستورە جەخت لەسەر ناسنامەی مسلمانێتی زۆرینەی گەلی کوردستانە کاتەوە ئەمە هیچ نیە هەروکو قسەی یەکێک لە ڕۆژنامەوانێک وایە تازە پێگەیشتووە مەقالەی یەکەمیە نووس چونکەمە هیچ گومانیتیانە خەڵکەمی مسلمان ئێستا عەلە الأقل یعنی تەماشا بکە لانی کەم 10,000 مزگەوت هەیە 10,000 مەقەڕی پارتی نییە 10,000 مەقەڕی یەکێتی نییە خەڵک مسلمانێتی زۆرترە بەڵام ئایا مسلمان بوونی خەڵکی علاقەی بەم دەستورەوە چییە؟ ئەنجا بڕگەکەی تری یا هەر لە ضمنی ئەو مادەیە ئەڵێ بنەماکانی شریعەتی ئیسلام یەکێکن لە سەر چاوە سەرەکیەکانی یاسادانان جا ئەمە چ قیمەتێکیە بنەماکان لەبەرەوە کوفرینی ئەم زیاتریشە ئەم دەقانەی کە باسم کردن چ ئەوەی دەستورە کوفرینەکەی کوردستان بیا دەستورە کوفرینەکەی مسر بیا هی سعودیە بیا هی شوێنی تر ئەمانە کە دەستوری ئەم وڵاتانیان لەسەر دامەزراوە ئەمە بەس بۆ جوانکردنن کە گوایە هەمویان حکمیان بۆیە کە ئیسلام دینی دەوڵەتە ئەمە وەکو وایە کابرایە قاتێکی ئەوروپی لەبەر کردووە و ئەوێ عەمامەیەکیش لەسەرکە یا کڵاوێ لەسەر کاوەڵا وەکو عەمامەی ئەهلی ئیسلام هیچ نییە قیمەتەکە هەرمە بۆ خۆ جوانکردن بۆ خۆێنانە پێشەوە وای کرد بۆ فریودا حتمما ئەوە کە ئەبێ بزانین ئەگەر وترا ئیسلام دینی دەوڵەتە ئەوە لەسەر یان فەرزەکە کە ئەبێ لە واقعی ژیانی دەوڵەت و کۆمەڵگەکەشیانە بی خەنەکاری بی سەلمێن و بیچەسپێن و هەموو جۆرە ڕێخستنێکی ئاراستەکردنی کۆمەڵگەکە بێ یا سیستمی ئیداری بێ کە هی دەوڵەتەکە حکمکردن بێ کە ئاراستە ئەکرێ ئەبێ بەپێی ئیسلام بێ ژیانی مسلمانەکانیشی ئەبێ بەپێی بەرنامەی ئیسلامەکە ڕێک بخرێت و ئاراستە بکرێ ئەوە کێشەیەکی چارەنووسسازە کە مسلمان تایە سەرپشک نییە تۆ ناتوانانی مخەیەروی لەبەرەوەی کە نوێژەکە یان نوێژ ناکەی لەوەی مخەیەروی سەرپشک بی زەکاتە دەم یان نایدەم زەکات فەرزە لەسەر سەرپشکیشنی لەوەی کە داوەری ئەبەیتەوە لای شەریعەت یان ئەیبەیتە لای یاسا لای داوەرێکی سەرخۆشی بێدین تۆ بێ بیبەیتەوە لای مەلایەک نەک لە مەسەلەی تەلاق و زەواجەکە لە مەسەلەی ئەو کێشانەشکە لەسەر دوکانەکە بۆ دروست بوون لەسەر ئەو کێشانەشکە لەسەر زەوی وزار بۆ دروست بوون لە هەر مەسەلەیەکی ژیانە بێ ئەبێ بڕۆیتەوە بۆ لای لیژنەی فتووە ئەو بۆت حەلکن ڕازیژوی بە حکومەکان بیکەی بە داوەر بە داوەرێتێکەشیان ڕازی بی ئەجنا ناچیتەوە بەلای محکەمەی تاغوتان و محکومەی ئەهلی کوفر ئەمەی کە ئێمە ئایڵێن شتێکی تازە نییە هەنابێتمانەکایەوە ئەمە لە جیهانی فکری ئیسلامیە کۆنە ئەمە حقیقەتێکی بەڵگەنەویستە ئەمە حقیقەتێکی عەقائیدی ئیسلامەکە خۆیەتی هەتا گۆڕانکاری بەسەرا نایە بۆیە کە لە ساڵی 1939 یەکەم جار قانونی سویسریان هێنا لە باسی بازرگانیە لە 1940 تەنفیزیان کرد ئومەتەکە هەمووی سەری سوڕمە چکە یەکەم جارە قانونێکی کوفر بهێنرێتە ناو وڵاتی مسلمانان وەلەو لە تیجارەتیشایە بەڵام حرامی تێکەوتواتە کەوتۆتە ناو حرامە و حەڵاڵی بە حرامدانەوە یا حرامی بە حەڵاڵدانە ئەمانە حقیقەتی دینەکەن ئەمە لە چەسپاندنی شەرعەکەیان ڕوونمان کردوێتەوە هەمووی کە ئەمانە لە ضمنی تەوحیدی خوای پەروەردگارن و لە بنەما سەرەکیەکانی دینەکەن و لە بنجە سەرەکیەکانی عەقیدەن ئەنجا ئەوانەی کە وەکو یاساناسانیان شەرعناسان یا هەندێک مەلاو کەسایەتی ئیسلامی کە کەوتونەتە مناقەشەی ئەوە کە ئایا ئیسلام دینی دەوڵەتەکەوا بووە بێ وا بکەین یاوانەکەین ئەمە بەڕاستی پێم وایە مناقەشەیەکی نەزۆکە کە ئایا دەوڵەت و کۆمەڵگا بێ بگەڕێتەوە سەر ئەحکامەکانی شەریعەتی ئیسلام لە کاتێکا خۆیان بە مسلمانە زانن یان داوەری خۆیان مسلمانەکان ببنەوە لای شەرعیان بیبنەوە لای یاسا ئەوانە یانی لە مسلماتی دینەکەن کابرا مسلمانە خوا گەورە فەرمێ ئەو کەسانەی کە داوەری ئەبنەوە لای کوفر لای تاغوت ئەوانە ئیماندارێتیان هەرنیە لاف و گەزافی ئیمان لێدەن خوا گەورە لە سووری نیسا فەرمێ
ألم تر إلى الذين يزعمون أنهم آمنوا بما أنزل إليك وما أنزل من قبلك يريدون أن يتحاكموا إلى الطاغوت وقد أمروا أن يكفروا به ويريد الشيطان أن يضلهم ضلالا بعيدا. أفرمي يزعمون، فرمي نابني آماني كلافو قزا في إيمان دارتي لأدن أيانو داوريك يا إخوان ببنو بولاي طاغوت، داوري ببنو بولاي طاغوت لكاتكاكا پیغمبری خواه عليه الصلاة والسلام أتوانا داوريك ببنو لاي أو لكاتكاكا أهل إسلام داوريك أتوانا داوريك بكنو كشكت بويك لاي كنو شون أيباتو بولاي طاغوت. أم كسانة طبعا بالتأكيد دينيان خواي بالرجال فرمي أو يزعمون لا فقزا في إيمان داريتك اليد كوابو إنساني مسلمان به شارزاي أو بك كشي قران وسر شرع يعني تشسباند نوي أحكامي شريعة إسلام لجياني تاكو كوي كوملا لدولتو لكوملغا راسكرني كوملغاكو إداري دولتك لم سردما حتما ضرورتي قرانوي وفرزيكي سرشاني مسلمانانا وبيوستي بدو بالبشتها يكمن آمادة سازي فكري بالرساناتي ونوخوازي بدارشتنوي نوي أحكام كان شريعة إسلام بجورك بقنجي بو داوري بردنلاي وداوري بيكردني وحكم بيكردني وبريال لسر دركردني لسر تشاشكاني كومالغا تشاشي دوكز بنيا تشاشي كي دستوري به لنوان حاكم ومحكومة. أوش كدولة عثماني دولة عثماني لسر قانوني خوي الروش كلمذهبي حنفية زيادة الوري قرتبو أبيني كناي المجلة العدلية همي برقو مادية همي فقرة قانونة أشياء لم سرد مشا أميش بهن ريتو بيشو جاريج كإعادة نظري أو بكرتو صياغة بكرتو دارشنوي كي تريبو بكرتو هتاكو ببي أحكام كان الشرع همي لهمو برقة قانونك دا أمزريو تعليماتو ياسا ودستور الرساي يا سيستمي هم وزارتي كي لسر دا أمزري يكم بيش همشتاق بي أمي بو آمادة بكري دو هم باوربون وقناعت كردني دا صلاة داراني كردستان يا غير كردستان بضرورتي تشسباندني شريعة إسلام لكم القكية استاش قناعتي أم بينا به إما بيويستا أو أمة عقائدية بشويتي وابر ورده بكين كورده ورده ببنتين وفشار لسر هر كسك دا صلاة دارتي أمة كمان قريبا دستو إما أو كليرا خريكي بين أو باسي أكين باسي خالي يكما كألين بيويستا آمادة سازي فكري بكري برسانتيو بنو إخوازي ولم درسانها بپشتیوانی خواهی پروردگار تأكيد لوا أكين وكتشون بتوانين أو زمين يدرس بكين بحول قوتي خواهي پروردگار كأتواني إسلام بوشوي بخاتو بيشتاو وأمتكشي والي بكا كتشاو دير بسر كار بدستانيا أوش طبعا بالتأكيد كاركي دورة لمدايكي زورا أبي وبشو درجيكي زوري أبي تشاو كردنويكي باشي أبي پرورديكي بارسنگي أبي جگل نیت پاکی بۆ خوای پەروەردگار و پابندبوون بە دینەکەیەوە و ئیستعدادێکی قیامەت خوازی و پێویستە لەسەریشمان بەو شێوەش پەروەردە بین هەتاکو بتوانین ئەو کۆمەڵگەیە کە ڕوخێنراوە ئێستا دای بمەزرێنینەوە بە حەول و قووەتی خوای گەورە هەر لە دید و تۆڕوانینی تاکێکەوە هەتاکو ئەگاتە دەستوری وڵاتەکە لەو دارالکوفرەوە کە ئەیگۆڕینەوە بە دارالئیسلام بە حەول و قووەتی خوای گەورە. خوای گەورە یارمەتی دەری ئێمەش و ئێوەش بە سەلامەت و سەرکەوتومان بکە. وای گەورەمان بکە بە ئەداتی قەدەری خۆی بۆ گۆڕانکاریێک لە کوردستانە کە بتوانین ئەو گۆڕانکاریە بکەین و ئیسلامەکەمان بێنینەوە سەروەرێتی. وای گەورە یارمەتی دەری ئێمەش و ئێوەش بێ و دید و تێڕوانین و بۆچوونەکانمان بکا بەیەک و ورە و زەمان بخاتە گەڕ هەتاکو ئەو گۆڕانکاریەمان پێ بکرێ. أقول قولي هذا واستغفر الله لي ولكم وجزاكم الله خيرا وصلى الله على محمد وعلى آله وصحبه وسلم تسليما والسلام عليكم ورحمة الله وبركاته.